لە درێژەی کار و چالاکیەکان بۆ پشگیری لیستی یەکێتی بە ژمارە 162 لیستی هەواڵی تێکۆشەر مامجەلال لیستی شەهیدانی کوردستان ئەم خولەوەرزیەمان کردەوە کە ماوەی 3 هەفتەیە بە بەشداری 20 تیپی وەرزشی بەشداریان تیا کرد و ڕێکخراوی جەمال تایەر فاوندیشن بە هاوکاری برای بەڕێز و خۆشەویستم کاک شێخلاور کە سپۆنسەری دیاریەکانی ئەم خولەی کرد. ئێمە خۆمان نەزانین کە لە ڕابردوودا یەکێتی لە سەرانسەری کوردستانە پشگیرێکی باشی وەرزشەوانان بووە بە دروستکردنی گۆڕەپانی وەرزشی ساحەی تارتان تیپە میلیەکانی هاوکاری کردووە و لەگەڵ یانە وەرزشیەکان چی باش بۆ چی توانوێتی لە ئیمکانیا بۆ بۆیان کراوە بۆ ئەمەش یەکێکە لەو هەنگاوانەی کە بۆ هاندانی گەنجانی ئێمەیە بۆ نزیکەوتنەوە لە وەرزش و هەروەها بۆ دەنگدان بەو حیزبەی کە حیزبی شەهیدانە لە ڕابردوودا خەباتێکی زۆری کردووە و ڕاپەڕینی بەرپا کرد لە کاتی ئیستا دامەزرێنەری حکوومەت و پارێزەری حکوومەتە و لە داهاتووشە بەڵێنی بە خەڵکی کوردستان داوە کە داگۆیشتکاری سەرسەخت بێت لە مافەکانی خەڵکی و ئەوەی کە بەدی هاتووە لە مافی فیدرالیەت و پاراستنی شکۆی کورد و مەسەلە نەتەوایەتیەکانە تا دووە هەناسە دیفاعی لەکە لە بەرەوداوە لە خەڵکی کوردستانەکەم کە دەنگ بن بەو حیزبەی کە بە شانازیەوانەیە بە خۆی بە ساحێبی مەسەلەی کوردایەتی دانێت و ئەمەش یەکێکی ئەبێت لەو هەنگاوانەی کە بتوانێت لە بەغا دیفاع لە کورد بکات. زۆر سپاس لە خوڵایی خاکەوە لە لووتکەی چیاکانەوە دەنگێکی ئاشنا دێ دەنگی نوێبوونەوەیە دەنگی سەوزبوونەوەیە داوا لە بەڕێز دکتۆر سۆران جەمال تاهیر بەیانی بەڕێز هەواڵانە ئەندامانی ئەنجومەنی ناوەندی وەرزشکارانی ئێمە لێرەوە جارێککە ئێڵینەوانێ ئەم خولەکە کراوەتەوە بۆ هاندانی هەموو جەماڵ تیپی شەهید نەوزاد بارفەر داوا لە بەڕێز کاکچووتا نووری ئەندامی ئەنجومەنی هەمووی نەکەین ئەوانە والله وەگۆ بانی سەعادی پێشە بۆ بێنەوێت